باسکەی دەربەندیخان لەلایەن یەکێتی باسکەی عێراقەوە بانگەشتی خولی نایب بۆ ساڵی نوێ دەکرێت. سەرپەرشتیاری باسکەی دەربەندیخان سەرڕای دڵخۆشی با بانگەشتکردنی یانەکەی بۆ خولی عێراق، بەڵام نیگەرانە لە بوونی قەیرانێکی سەختی دارایی لەسەر یانەکەی ڕای دەگەنێت. نەیانتوانی وەڵگی دارەی یانە پێشوازی لەو بانگەشتنامەیە بکەن و پێویستە چاوەڕێی کات بکەن تا بڕیاری بەشداری یاخود بەشداری نەکردن لەو خولەدا بدەن. بەڵێ یەکەم جارێ ئێمە داوای ئەم ئینەمان لێ بکرێت. تەمان یەکێتی باسکەی عێراقیش هەڵسەنگان بۆ یانەکانەکە و هەڵسانین بۆ ژێرخانی وەرشی و وەرشی یانەکانەکە. دیارە ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ یەکێتی باسکەی عێراق هەیە. لە پێم وایە هەر لەو ڕوانگەوە کە ئەوان جەنابیان بەڕێزیان هاتوونەتە ئێرە، هۆڵی ئێمەیان بینیوە، یاریزانانی ئێمەیان بینیوە، بەشەکانمانیان بینیوە و قوتابخانەکانیشمانیان بینیوە. ئێمە پشت ئەسوورین بەمانە و ئەوانیش پێم وایە هەر لەو ڕوانگەوە وا دەزانن کە ئێمە ینی بتوانین ئامادە بین لەم کێبڕکیان لە خولی نایبی عێراقیە. لە ڕاستیە ئێمە ئاواتمانە و بەشدار بین و هەوڵیشی بۆ ئەدەین بەشدار بین. من پشت ئەسوورم بە هەموو ئەندامانی دەستەی کاریگەڕی، زۆر سوپاسیان دەکەم کە هەمویان ئەم پێشنیاریان قبول کردو، پیان باشە بە سەرۆکی یانێشۆ. بەڵام دیارە ئەم خولە تێچوویەکی باشیەیە و ئەبێ ئێمە هەڵسەنگان بکەین بزانین ئایا لەم دوارە زروفا ئەتوانین ئەو تێچووە دابین بکەین، چونکە ئێمە نامانەوێت بەش مشارە بکەین کە بەشداریش بێن، ئەبێ بمێنینەوە. ئێمە لە نهایە تا دانیشین وە کۆ بینەوە حتمما وڵامێکی یەکێتی باسکەی عێراق دێنەوە. ئێمە لە ڕێی کەناڵەکەشتانەوە دووبارە سوپاسی یەکێتی باسکەی عێراق و سەرۆکی یەکێتی باسکەی عێراقین کە ئەم پێشنیاریان بۆیانی وەرشی دەربەندیخان کردووە.